بەڕای من چەند هۆکارێک هەیە. هۆکاری یەکەمی تو جای داگیر کرد لەو هێرشانەی هەی بووە لە هەمویان شکستی دێنی ئەوە وەکو تۆڵەکردنەوەکە وەکو ئینتیقامەکە دەیکا مەجا لە گۆردەگری ئەوەی کە لە چیا بەرامبەر گەریلا پێی ناکرێت بەرامبەر سەرکردەکان پێی ناکرێت لە حالەتی ئاسایی کە ئەو کەسایەتیانە دەکەونە حالەتی ئاسایی و لە شەڕدانینە و لە چیانینە و مەدەنینە بە سیارەی مەدەنی دەگەڕن لەو کاتە دێت تۆڵەیان لێ دەکاتەوە ئەوە بابرێن لایەکیان لای دووەمی بەتاکید هەموو ئەو کەسانەی ناسراون لەو بزافە ئیش دەکەن ناسراون چ لە سلکی عسکەری بن چ لە سلکی مەدەنی بن یان ڕاگەیان دەبن ئەوە هەمووی بە دوژمنی خۆی دەزانی لە چێن دەریژ مەجای لەو ڕێکەوی لیاندا لەو شوێنانەش لە سووریا باکووری سووریا بابرێن ڕۆژاوە یان لێرە لە باشوور چەند کاری لەو بابەتە کرا چەند هەر لە خەڵکی هەمووشیان مەدەنی بوون هەموو خەڵکی مەدەنی ئەوە حتا منداڵی بچووک و ئەوانیان کوشت ئەو ماهیەتی بابرێن داگیرکەری تورکیا دەسەلمێنیتن لە بۆمان یەک خاڵ هەیە گرنگە ئەگەر ئەمە ئیشارەتی پێ بدەین هەموو کۆی گشتی ئەو تیرۆرانەی کە بە تایبەتی لە ڕێگەی درۆن دەکرێن ئەوانە نەکار لە ڕێگە درۆنیش هەتا ئەوەی برادرەی مەسەنە لە سلێمانی فترێک لەوە پێش بە ترۆریان کرد ئەوەی هادەب هەڤڵ زەکی بوو ناوچی لەو بابەتەی بوو ترۆریان کرد ئەوانە هەمویان دەچنە ناو خانەی جەریمەی منەزەمی دەوڵەت یعنی دەوڵەت بە شێوەی زۆر ڕێکوپێک بە شێوەی منەزەم بەو کردارە نەردەسی کە خۆی ئەوە لە هەموو قانونی دەولی لە هەموو قانونی وڵاتان پیسترین یان بابرێم ناڕێکترین یان بابرێم دزێوترین شێوەی جەریمەکان و تیرۆرەکان وەچی گوتم هەر کەسە گەوان لێوان ڕێکەوی دەکەن بەڵام بەتاکید ئەو لایەنە دەوڵەتی داگیرکەری تورکیا کە دێک کارێکی لەو بابەتەی دەکا ئەگەر پێی بکرێت سەرکردەکان زیاتر ناودارەکان زیاتر لیان دەدا بە حیسابی خۆیان بە حیسابی وان کە ئەگەر بێت و ئەوە لە ناو بچیتن ڕەنگە ئەو شوێنە ئەو باڵە ئەوە تووشی شکستیەک تووشی بابرێن داڕمانێکی گەورە ببی بەبیرکردنەوەی وان ئەگەر کەسێکی لەو بابەتەی سەرکردێک بکوژرێ هێزەکە یان لایەنەکە یانەوە یان قاعدەکە تووشی شکست و ڕوخان دەبن وەک ئەوەی بەخۆیان وا لە ناو دەژین مەسەلەن بۆ نمونە ئەگەر لە ناو تورکیا یان لە دەوڵەتە دیکتاتۆرەکانی دیکە ئەگە سەرکردە ڕۆی هەمووی کۆتایی پێدێ بێ ئاگانە لەوەی بە هەموو قناعەت و درن بێ ئاگانە لەوەی هەموو کەسێکی ئەو جیهاتەی هەموو کەسێکی ئەو لایەنەی هەمویان خۆیان قاعدەکەن دایانیان شەهید کرد سەتانیان شەهید کرد لە چیا لەوێ لە سزنیان ئاخنین بەڵام چیان کرد هەر یەکەچیان شەهید دەبی دەیدی کە دێتە مەیدانێ پەنجای کە دێتە مەیدانێ خەیاڵیان خاوە بۆی یعنی ئەوە بەبێ هەموو مزامە لەگەڵ قسەی دەکەم کاتی خۆی کە بەڕێز و جەلانیان کرد وایان تەسەور کرد تەفگەری ئازادی لەو هەر چار پارچەی کوردستان کۆتایی پێدێ بەڵام ئێستا تەماشا دەکەین ئێستا ئەوە 20 قسوور ساڵ ئەو زەلان لە سزنە ئێستا بە 10 قات بە 15 قات بە 100 قات لە پێشتر بەهێزترە